ئەم گۆڕستانەی کە ئێستاکە لە سەری وەستاوین شتی نووسراو لە سەری نییە تەنها ئەوەندە دەما و دەم نەبێت وا دەرەکەوێت کە ئەم گۆڕانە ئەوانەی کە نووسراوەکان لە سەرێتی ئەگەڕێتەوە تیانە هەیە بۆ ساڵی 1850 پێی وتراوە گۆڕستانی غەریبان بە عەرەبیەکەی ئەلغوڕەبا. ئەم وشەیە لە چیەوە هاتووەکو دەماودەم بیستومانە ئەڵێ لە کاتی تورکەکانە کە سوپای تورک لێرە بووە ئەو کاتە با بڵێن سەربازانی تورک لێرە معسکەریان هەبووە و دێی یەنگیجە بەرید بووە، بەریدی ئەو کاتەش بە ئەسپ و بەماین بووە، خەڵکیان گواستەوەتەوە یا شتومەکیان گواستەوەتە لە شوێنێک بۆ شوێنێکی تر. ئەو بەریدە دەلالەتە لەسەرەوەی کە ئێرە سەکەنەی عوسمانیەکان بووە، فەئەڵێ ئەوانەی کە غەریب بوون کە سوکاریان دوور بووە لەم گۆڕستانە نێژراون لەبەر ئەوە پێی وتراوە گۆڕستانی غەریبان. ئەفسەری خانەنشین شکری بەگی کوڕی شەوکەتبە کە لە ساڵی 1391دا وفاتی کردووە. ئەمە دیارە لەم ساڵنەی دوای نزیکەی 65 ساڵی پێش ئێستایە و لە دوای ئەم ماوەیە تەنها 34 گۆڕنە بێ کەس لێرە مردووی نەناشتووە. ئەم گۆڕە دیسان بەروارەکەی دیارە 1385 یان 1380ە، بەڵام ناوی مردووەکە بە تەواوەتی دیار نییە. لەو بێر و باوەڕام ئەمە لە کاتی لە سەردەمی پادشایەتیە بێت لە دوای عوسمانیەکان، بەڵام گۆڕەکانی تر ئەوانەی کەوە ئاسەواری نووسینەکانیان نەماوە ئەم ناوچەیە هەمووی گۆڕە. ئەمە یەکێ لەو گۆڕانەیە ئەمە دیارە هی کاتی عوسمانیەکانە. ئەم گۆڕانە هی کاتی عوسمانیەکان یعنی مێژووی لەوانەیە بگەڕێتەوە بۆ 200-300 ساڵێک لەبەرەوە هیچ ئاسەوارێکی نەماوە تەنها ئەو خشتە سوورە نەبێ کە بە دەوریایە. ئەم گۆمەزە دوو گۆڕی تێدایە، یەکێکیان ئەڵێ گۆڕی ئەو کوڕی کە لاوە بە ناوی زەکی خورشید ئەفەندی ساڵی 1357 وفاتی کردووە کە ئەکا 102 ساڵ پێش ئێستا وفاتی کردووە. لەگەڵ ئەمی تریان بەداخەوە ناوەکەی باش دیار نییە و ساڵەکەی باش دەرنەچووە، هەرچەندێ لەسەر بەردێکی بە قووەت کراوە، بەڵام نووسینەکەی ماوەیەکی زۆری بەسارا ڕۆشتەوە، ڕەنگە لەوی پێش کۆنتر بێت. ئەم گۆمەزە ڕەنگە بە گوێرەی ئەوەی کە گەچ بەکارهێنراوە نوێژەن کرابێتەوە 100 ساڵێک نزیکەی 100 ساڵێک هەبێت دیارە نوێژەن کراوەتەوە. ئەم گۆڕە تا ئێستا نووسینەکەی ماوە، بەڵام کەمێک وەکو تێپەڕبوونی زەمن بەسەریە زۆر بە جوانی نووسینەکە نەماوە. ئەگەر بێت و نەرمینە یاخود نەسرینە کوڕ یاخود کچی عومەر لە ساڵی 1394دا نێژراوە. 1394 کە ئێستاکە 1400 نزیکەی خۆیدا لە 65 ساڵی پێش ئێستا. شاری دۆستخورماتۆ گەلێک شوێنەواری هەیە بەداخەوە ناوزەت نەکراون وەکو مێژوو باس نەکراوە و ئێستاش ئەو باسانەیەکەوە لە سەری ئەکرێت تاکتاکێک باسەکرێت، هەر کەسە هەڵێ قۆزیێتەوە بۆ نەتەوەی خۆی زۆر بەداخەوە، بەڵام واقعی ئەم گۆڕستانە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ لە 300 بۆ 400 ساڵ و لەوانەیە لەوەش کۆنتر بێت. ئەم گۆڕستانە دواوتەم لەسەری ئەوەیە کەوە کورچی تایە شان بەشانی تورکەکان، بەڵام وەکو ناوەکان و وەکو خاوەنی دیار نییە و بەداخەوە پشتگوێ خراوە تاکو ئێستا وەکو شوێنەوارێک نەناسێنراوە و تەنانەت دیوارێکی بۆ نەکراوە تاکو ئێستاکە و بەرەو نەمان ئەچێت و لەو بێر و باوەڕام ڕۆژێک لە ڕۆژان لەم نزیکانە یەکێک یاخود چەند کەسێ هەبێ وەکو ناوچەیەکی نیشتەجێیی بەکاری بێنێت و ئەم ئاسەوارە بسڕێتەوە.